لە عێراق چی دەگوزارێت؟ دووکەڵی جەنگی ئێران ڕووداوەکانی عێراقی داپۆشیوە. ئامادەکردنی هاوڵاتی لە ڕۆژی دووەمی جەنگی ئەمریکا و ئیسرائیلەوە دژ بە ئێران بریشکی ئاگری جەنگەکە عێراقی گرتووەتەوە، بەڵام دووکەڵی چڕی جەنگی ئێران ڕووداوەکانی عێراقی داپۆشیوە. ناو بەناو موشک و فڕۆکەی جەنگی ئەمریکا و ئیسرائیل ئامانجێک لە نێو خاکی عێراق دەپێکێت، بەڵام هێشتا ئەو دوو وڵاتە بە وشەیەک باسی هێرشەکانی سەر عێراقیان نەکردووە. میدیا جیهانی و تەنانەت نێو خۆیەکانیش زیاتر سەرقاڵی دۆخی ئێران و وڵاتانی دیکەی کەنداوە. شەوی ڕابردوو ئەبوو حەسەن فەریجی فەرماندەی دیاری کەتائیبی حیزبوڵای عێراق لە ئۆتۆمبیلەکەیدا لە ناوچەی جورف سەخر لە بابل کرایە ئامانج. ئەوەش سێمین هێرشی لەو شێوەیە بۆ سەرکردەی گروپە چەکدارەکان لە عێراق. پێشتریش لە دیالە و قائیم دوو سەرکردەی دیکەی گروپەکان بە ئامانج گیرابوون. سەرچاوەیەکی ئەمنی عێراق بە ڕۆژنامەی عەرەبی جەدیدی وتووە لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەنجامدانی هێرشی نێوخۆیی و دەرەکی و بە ئامانجگرتنی سەرکردەی گروپە چەکدارەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەوەش عێراق بەرەو کێشەی ئەمنی گەورە دەبات. بە شێوەیەک لە چەند ڕۆژی ڕابردوودا هێرشی موشکی و ئاسمانی لە قائیم، بابل، دیالە، موسەنە، کاربەلا و چەند ناوچەیەکی دیکە ڕوویانداوە. لە بەرامبەردا گروپی مقاومی ئیسلامی عێراق ڕایگەیاندووە. تەنها لە 24 کاتژمێری ڕابردوودا 29 هێرشیان کردووەتە سەرپێگەکانی ئەمریکا و ئیسرائیل لە عێراق و ناوچەکە. لە نێویشیاندا فڕۆکەخانەی هەولێر و بنکەی ڤیکتۆریا لە نێو فڕۆکەخانەی بەغداد. هاوکات گروپە چەکدارەکان هەڕەشەی بە ئامانجگرتنی بەرژەوەندەکانی ئەمریکا، ئیسرائیل و هەر وڵاتێک دەکەن کە لە جەنگی دژ بە ئێران بەشدار بێت. تاوەکو ئێستا حکوومەتی عێراق نەیتوانیوە کۆنتڕۆڵی جوڵەی ئەو گروپانە بکات. محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی دوێنێ تەواوی بەرپرسانی دەستگای هەواڵگری لە نەینەوە دوورخستەوە لە بەرامبەر کەم تەرخەمیان بۆ ڕێگری لە هێرشی گروپە چەکدارەکان. سپۆڕێکی ئەمنی بە عەرەبی جەدیدی ڕاگەیاندووە ئەمریکا پرۆسەی لە ناوبردنی سەرکردە مەیدانیەکانی گروپە چەکدارەکانی با چڕی دەست پێ کردووە. ئەوەش وا دەکات گروپەکان بەرەو جەنگێکی کراوە دژ بە ئەمریکا و هاوپەیمانەکانی بڕۆن، چونکە دوای نەمانی سەرکردەکانیان هیچیان نامێنێت لە دەستی بدەن.